سڵاوتان لێبێت لە سەردەمی زیرەکی دەستکردا ئیتر باوی ئەوە نەما تۆ بە وەرەقە و قەڵەم و بە ماجیک و بە جاف کۆمەڵێک بابەتت لایە یان مەلزەمەیەکت لایە یا کتێبێکت لایە دەستکەی بە هایلایتکردن و دیاریکردنی خاڵە گرنگەکان و ئەو دێڕانەی یان ئەو پەرەگرافە ئەو مەقتەعی کە تۆ مەبەستە. ئێستا سەردەمی زیرەکی دەستکردا باوی ئەوەیە کە تۆ لە ڕێگەی مۆدێلێکی ئایەوە لە ڕێگەی ئەیجنتێکەوە ئەو ئیشەی کە تۆ ئەتەوێ ئەوەی کە تۆ مەبەستە ئەنجامی بن. ئێستا من پێتانەڵێم بە کەمترین کات و لە ڕێگەی بەکارهێنانی زیرەکی دەستکردی ChatGPTەوە کاتێک ئەمە فایلێکی PDFمان لایە چۆن پوختەکەی دەرکەین یان چۆن ئەو خاڵە گرنگانەی ئەو مین پۆینتانە دیاریکەین کە ئێمە مەبەستمانە کەواتە لەگەڵم بن ئێستا چینە عەمەلیەوە. بەڕێزان ئەمە ChatGPTە، من هیچ ئەپگرێتم نەکردەوەتە پارەدان نییە. ChatGPT بەشی خۆڕایەکەیەتی لە بەشی دەستە چەپ کۆمەڵێک توڵمان هەیە. یەکێک لە توڵەکان نووسراوە GPTS، دیقەت بن لێرەیان نووسراوە GPTS، کلیک لەسەر GPTSەکەی ئەم پەڕێمان بۆ کاتەوە. لەم پەڕەیە دیقەت بن نووسراوە AI PDF Drive Chat Create Organize کە لە ڕێگەی ئەم توڵەوە ئێمە ئەتوانین چات لەگەڵ PDFەکەی خۆمانە بکەین واتە دروستیکەین وەشتوانین ڕێکی خەین و هەنێ پێویستیە ئەوەی کە خۆمانەمانەوێ ئەنجامی بین. ئەگەر لێرەیانەت بینی زۆر ئاساییە لە بەشی سێرچەکە هەر ڕێگە نووسین AI PDF Drive ڕاستەخۆ ئەمەد بۆیەنێ کە بازنەیەکی سوورە و نووسراوە AI PDF زۆر باشە. ئێستا کاتێک لێرە هەیە مە کلیکێکی لێەکەین هەڵیەبژێری دواتر ئەم پەڕێمان بۆ کاتەوە ئێمە ستارت چاتەکەین بەم جۆرە کە بۆمانەکاتەوە بەم شێوەیە لێرەیە ئەتەوێت ئەو تێکسی کە تۆ توانین بینوسی هەروەها بۆ منە من فایلێکی PDF مێ ئەمێ دەستکاری بکەم یان مین پۆینتەکەی دیاری بکەم. ئەم زائیدەمان هەیە کلیکی لێەکەین دواتر ئات فۆتۆ فایلەکەی بەم جۆرە یەکەم دانە ئەمە فایلی PDFەکەیە. ئەتوانین بە ئینگلیزی و بە عەرەبی پێی بڵێین. من PDFەکەم بەم جۆرەیە سەر پرسیاری لێ یەکەم کاڵێم من پێم وتووە کە مین پۆینتی ئەم فایلی PDFم کە 24 لاپەڕێ پێم بڵێ واتە بە شێوەیەکی پخۆت یا کورت پێم بڵێ کە ئەم فایلی PDFە چییە ئەو بۆم دیاریکە خاڵە ئەساسەکان. وەکووە بینن 24 لاپەڕەیە PDFەکەی من کە ئەپلۆدم کردەوە بۆ ChatGPT هەر هەمووی بە نوقات بۆ دیاری کردوم و بۆی جیا کردومە بۆ ماڵە لە پیجی سێ ئەم مەوزوعە مین پۆینتە بابەتە سەرکەکەتە لە پیجی یەک بەم جۆرە پیجی دوی نیامەتێک کە بە پێ ئەوەی کە خۆی شیکاری کردووە پیجی دوو هیچ گرنگێکی نەبووە دیقەت بەن هەر هەمووی دیاری کردو ئەمە پیجی ژمارە 6 ئەمە پیجی ژمارە 9 ئەڵێ باسی ئەم بابەتاکەوە ئیلا ئاخیری هەر هەموو بابەتەکانی زۆر بە جوانی و پێوتم. ئەمە وامان لەیەکە کە کاتێکی زۆرمان بۆ بگەڕێتەوە وامان لەیەکە کە کاتێک ئێمە فایلێکمان لایە 100 پەڕێ 150 پەڕێ 200 پەڕێ ناکرێ ئێمە هەر پەڕە بە پەڕە هەڵیینەوە بۆ مین پۆینتێک یان بۆ خاڵێکی گرنگ بگەڕین. ئەتوانین لە ڕێگەی ChatGPT و بە بەکارهێنانی ئەم توڵە ئیسفادەی لێ بکەین و کاتێکی زۆرمان بۆ بگەڕێتەوە. هیوادارم بەم بابەتە سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش خواتان لەگەڵ.